بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت جارێکی دیکە لە بەرنامەی تەندروستیەوە لەگەڵتانم. ئەگەر ڕۆژێک هەریەکە لە ئێمە بڕۆینە دەرمانخانەیەک بە تایبەت ئەگەر دەرمانخانەکە قەرەباڵغ بێ چەندە خەڵک دێن بۆ وەرگرتنی دەرمانێک بۆ پەتا و هەڵامەت بۆ کۆکە بۆ سەر ئێشە ڕەنگە ئەگەر زیاتر نەبێ لەو هێندەیەش کەمتر نەبێ کە خەڵکی دێت گازەندەی ئازاری پشتەکەن یا دەرمانێکیانەوێت بۆ شکاندنی ئازاری پشتیان واتە دەتوانین بڵین مەسەلەی پشت ئێشە ئازاری پشتێکێکە لە گازەندە باوەکانی هاوڵاتیان کە بەهۆیەوە سەردانی دەرمانخانە کلینیک یاخود پزیشکە بەڕێزەکانەکەن. بۆیە ئەمڕۆ لە بەرنامەی تەندروستی باسێک لە پشت ئێشە دەکەین بزانین ئایا هۆکاری پشت ئێشە چییە، چەند نەخۆشی دەبێتە هۆی پشت ئێشە و بۆچی ئێمە دەبینین لە گەنجەکانە کەمترە بەڵام لەگەڵ بە ساڵاتچووندا گازندەی پشت ئێشە زیاتر دەبێت. بە میوانداری بەڕێز دکتۆر سۆران محەممەد غەریب پزیشکی پسپۆڕی هەناوی و ڕۆماتیزم. کاک دکتۆر بەخێر بێت. سڵاو لێوەش، زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر سۆران بەخێر بێت. باز لە پشت ئێشە دەکەین وەک لە دەستپێکی بەرنامەکەوتم ئەمەوێت سەرەتا پێم بڵێ ئایا بەو شێوەیە باوەکە من لە سەرەتای بەرنامەکە باسم کرد؟ پێشەکی سپاس بۆ جەناب، سپاس بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی پێیان. پشت ئێشە بە پێی داتا جیهانیەکان نەک لە وڵاتی خۆمان بەتەنها لە سەرانسەری جیهانە بە پێی و داتایانەی NHS بەریتانیا، ئەمریکا، وڵاتانی ئەوروپا لە کتێبە پزیشکەکانە کە باس کراوە لە سەر چاوە پزیشکەکانە بە هەموو جۆرەکانەوە تاوان کە ئاماژەی پێدراوە پشت ئێشە بریتیە لە دووەم هۆکاری زۆری سەردانی پزیشک لە دوای ئەوەی جەناب باس کرد کۆمن کۆڵد و ئەنفلۆنزا و هەڵامەت وەمان. یعنی ئەگەر زۆرترین کەس بچێ بۆ لای پزیشک بۆ ئەو حاڵەتانی ئەنفلۆنزا و هەڵامەت و ئەو کێشە وەرزیەکان دوای ئەو بە دووەم ڕقم بریتیە لە پشت ئێشە. واتە هێندە بڵاو هێندە بڵاو بڵێت هەمووی پێوترێ the second leading cause of visiting doctors. دووەم هۆکارەکەوە لە نەخۆشەکە بچێ بۆ لای دکتۆر لە سەرانسەری جیهانە. کاک زۆر پێشەوەی بڕۆتە سەر بابەتەکانی دیکە جەنابیشت کە ئەزمونت لەگەڵ نەخۆشانی کوردستان هەیە بڵێن ئەم داتایانە جیهانی بوون تا ڕادێ باس کرد بە ئەزمموی جەنابیشت ڕۆژانە هاوڵاتیانی کوردیش ئەم کێشەیان تێدایە زۆرە کەمە. بەڵێ بە بەراورد بە وڵاتانی دەرەوە لای خۆشمان بە هەمان شێوە پشت ئێشەیەکێکە لە هەرە بڵاوترین حاڵەتەکان ئەگەر کەسێک وەکو دکتۆرێکی گشتی کە بەڵێن GP دانیشەیە بۆ منە وەکو جەنابەت لە نەخۆشخانەی گشتیە ئەگەر نەخۆشەکان سیرکەیت چل نەخۆشت بۆ بێ بەلایانی کەمەوە 5 بۆ 10 نەخۆشیان پشت ئێشە و کێشەی بەڵێ ئەتوانین بڵین 100 لە 20 نەخۆشەکانمان بەم حاڵەتانە ناڵێن. اینجا ئێمەش لەبەرەوەی لە بوارەکە ئیشەکەین ڕۆژانە لە نەخۆشخانەکانیش و لە عیادەکانیش زۆرترین حاڵەت کە یەتە لای پزیشک بۆ کێشەی پشت ئێشە یاخود کێشەی ئەژنۆیە. یعنی بە زۆری ئەگەر باسی بکەین پشت ئێشە بە هەموو جۆرەکانەوە طبعاً چەندین جۆری هەیە بە چەندین شێواز دەرەبڕێت بەڵام ئەگەر پشت ئێشە بە شێوەیەکی گشتی باسکەین یەکێکە لە بڵاوترین نەخۆشیەکان لە وڵاتی خۆشمان و لە هەموو دنیاش. زۆر باشە کاک دکتۆر ئەم پشت ئێشەیە ڕەنگە بابەتی زۆری لە پشتەوە بێ نەخۆشی زۆری لە پشتەوە بێ شێوازی زۆر بێ جۆری زۆر بێ بەڵام ئەگەر ئێمە دەست پێ بکەین لە باوترینیانەوە جەنابەت لەبەرەوەی پسپۆڕێکی جەنابەتە و نەخۆشانە زیاتر ڕوو لێواکەن باوترین هۆکار لە پشتی ئەم ئازارەوە چییە کەوا ئەم پشت ئێشەیە دروست دەکات؟ پێشێک بچمە سەر باوترین هۆکار حەزەکەم ئاماژە بە یەک شت بکەم. پشت ئێشە پزیشکی گشتی ئەتوانێ ببینێ ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووەم ئەو اختصاصانی ئەتوانن پشت ئێشە ببینن. یەکەم پزیشکی دوای پزیشکی گشتی مەبەستم پزیشکی ڕۆماتیزم ئەتوانێ ببینێ، پزیشکی بە ئینگلیزی پێڵێن نیورۆسێرجن نەشتەرگەری مێشک و دەمار، پزیشکی ئۆرتۆپێدیک واتە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی. ئەم سێ اختصاسە پشت ئێشە بینن. چکە ڕۆماتیزم لەگەر وەکو اختصاسەکەی ئێمە باسی بکەین ڕۆماتیزم کۆمەڵێک شتە گرێتەوە. یەکێ لە شتە دیارەکان بریتێن پێوترا ریجنەڵ پەینەکان. ریجنەڵ پەینەکانی یەکێکیان پشت ئێشە، یەکێکیان مەلێشەیەکیان ئەژنۆیەتر ئەمانە وەکو چاپتەرێک لە اختصاسەکەی ئێمەیە و یەکێکە لەوانی کە ئێمەش پێویستە یعنی اختصاسی دکتۆری ڕۆماتیزمیش ئەیبینێت وەکو بەرچاوڕوونیە بۆ خەڵکی بزانن کە پشت ئێشە ڕوو لە کوێ بکات. ڕوولەم دکتۆرانە بکردنەوەیکی جوان بوو. زۆر هاوڵاتی گرفتی لە هەڵبژاردننی ئەو پسپۆڕێک پێویستی پەیوەندی بە نیشانەکەیەوە هەیە. اینجا
طبعا پزیشکی ڕۆماتیزم جاری وایە نەخۆشی بڵێ ئێمە دکتۆر عملیات ئێمە عملیات ناکەین وەکو دکتۆری ڕۆماتیزم تەنها تەشخیصی نەخۆشیەکەکەین چارەسەرێ دەینی ئەو جۆرانی کە پێویستی بە عملیات نەنجە دوای باسی ئەو جۆرانە شەکەم لە چ کاتێکا پشت دێشە عملیاتی پێویستە نەشتەرگەری پێویستە ئەگەر نەشتەرگەری پێویست بوو ئەو کاتە ئێمە ڕاستەوخۆ ئیحالە واتە ڕەوانەی دکتۆری نەشتەرگەریەکەی نەشتەرگەری مێشک و دەمار فقرات نیورۆسێرجن پێوترێ عملیاتی یا نەشتەرگەری پشتەکات کێشەکانی پشتەکات لە حاڵەتێکا کە ضرور بوو عملیات نەشتەرگەری بۆ بکرێت بەنسبەت هۆکارەکان پێشەوەی بچمە سەر هۆکارەکانی حەزەکەم ڕوونکردنەوەی کێش بەم جۆرەکانی پشتێشە چین چەندن بەئینیزی دابەش کراوە بۆ سێشت ینی پێشەوەی بە چەند شێوازێ دابەشکراوە ئەکیوت سەب ئەکیوت ئان کرۆنیک وەکو تایمەکەی یان وەکو کاتەکەی ینی بۆ نمونە کەسێک تووشی پشتێشا بێ لە 6 هەفتە کەمترە پێوتری ئەکیوت ینی کورت خایەن پێوترێت پشتێشێکی کورت خایەن یاخود دەستەواژەی لە پڕیشی بۆ بەکار لە پڕیش بەکارێت بەڵێ سەب ئەکیوت مانەیە لە بینی 6 بۆ 12 هەفتەیە بۆ نە 6 لە 6 هەفتە چاک نەبووم پێوترێت سەب ئەکیوت بە کوردی نازەم ناوێکی وای نییە سەب ئەکیوت بەڵێ نەتوانین بڵێ لە دوای لە ناکاو حاڵەتی درێژخایەنیشمانەیە کە کرۆنیکی پێڵێن لە 12 هەفتە زیاترە زۆربەی زۆری درێژخایەنەکان کە بڵێن لە دوای 12 هەفتە ئەوانە کێشە بڵاوەکان و ئەتوانەرگینا کێشە کتوپڕەکان بە زووی چارەسەرە بن ئەنجا باسی هۆکارەکان بکەین تەمەن هۆکارەکان هۆکاری پشتێشە زۆرە ئەگەر بێت و باس لە هۆکارەکان بکەین پێویستە بزانین ئایا چەند جۆری تری پشتێشە هەیە جۆرێک لە ئەتوانین بە شێوەیەکی گشتی جارێکیکە دابەشیکەین بۆ دوو جۆرەوە بەشێکیان پێوترێ میکانیکەڵ بەشێکیان پێوترێ ئینفلامەتەری میکانیکەڵ یعنی ئەوانەی کە بە شێوەیەک ڕۆدەن بۆ نمونە کەسەکە ئەمە بڵاوترینە بۆی خەڵکی خەڵکی عام بە گشتی لێ تێبگا یعنی بەرزکردنەوەی بۆ منە شتێکی قورسی بۆ منە حرەکەیەکی غەڵەت بۆ منە نووسنێک بە شێوازێکی غەڵەت بۆ منە سەرمابوون یەکێک گێت پشتێشەیەکی هەیە مەرج نییە پشتێشەیە نەخۆشی بێ ئیلا کێشەی لە فەقەرات یابێت لەوانەیە حرەکەیەکی غەڵەت بێ لە نووسنەکەی یا سەرمای بووە زۆر جار هەیە تەشەنوجی ماسوول کرد ینی مەسڵ سترین و سپرینیش کە تەشەنوج و سەرمابوونی عەزەڵەکانی پشتە زۆر جار هەیە بە پشتێشەیە نەخۆشەکە ئەمە یەک دووهەم بەرزکردنەوەشتی قورسی زۆر جار هەیە بڵێ ناوماڵە بەتایبەتی لە خانمان ئەمە بڵاوە بتلەخاز بەرزەکاتەوە قەنەفەیەتە فەرشە لە وەرزەکانی کە وەرزی فەرش هەڵگرتن نیە فەرشە زۆربەی زوریان زۆریان تووشی سەلاجش بەرز تووشی جۆرێک لە پشتێشا بن ئەمانە میکانیکەڵ باکپێنی پێوترێت واتە جۆرێکە بەهۆی حرەکەیەکی غەڵەتیان بەهۆی بەرزکردنەوەی شتێکی قورسیەوە توش بووە جۆرەکەی کیان تەمان چەند دابشکردنێکی بۆی حەزەکەم تۆزە ڕوونکردنەوەی لەسەر بەم جۆرەکەی کیان پێوترێ ئینفلاماتۆری باکپین ئەوانەیە کە لەگەڵ نەخۆشیەکی ڕۆماتیزمیان بۆ نمونە بڵاوترینیان بەڵێ بڵاوترین جۆری پشتێشە کە عیلاقی بەوەیە پێوترێ ئەنکیلۆزی سپۆندیلایتس یعنی تەشەمبوعی فەقەرات یعنی بە مۆمبوونی بڕبڕەکانی پشت ئەمە نەخۆشیەکی ڕۆماتیزمی درێژخایەنە نەخۆشەکە زۆر جار هەیە چاڵ سووربوونەوەی لەگەڵایە فحسێکمانێ پێوتری HLA-B27 ئەمەیان پۆزتیڤە بێ ئەشعی MRI حەوزی بۆکەی پێوتری ساکرۆئیلیتس یعنی التیاباتی ئەو جونگەی کە لە حەوزایە ئەمە دەرەکەوێت کە ئەم نەخۆشیە ئەم نەخۆشیانی کە ئینفلامەتەرین بە چەند خاڵێک جیاکرێتەوە لە میکانیکەڵ واتە ئەوەی کە بەوەی بەرزکردنەوەی شتی قورسی و حرەکەی ناتەبیعی وانە هۆکارە جوڵەیەکان زیاتر بە جوڵەی فەقەرەکانەوە هەیە یەکەم ئەوانەی کە میکانیکەڵن کورتخایەنن واتە ئەوەی کە بەرزکردنەوەی شتی قورسی کورتخایەن بەڵام ئەمانە درێژخایەنەمە یەکەم دووهەم ئەوانەی کە میکانیکەڵن مۆرنین ستفنیسی پێڵێن ینی ڕقبوونی بەیانیانی لەگەڵ نیە ئەوانی کە ئینفلامەتەر نیە مۆرنی ستفنیسی لەگەڵایە ینی بەیانیان هەستە کا پشتی ڕق بوو وەکو پەیژەی لاتووە وەکو تەختەیەکی لاتووە بەڵام لەمەی کیانەوانی یەکێ لە خاڵە دیارەکانی کە ئەو جۆری پشتێشە کە پێڵە میکانیکەڵ بە جوڵە و بە گەڕان بڕوات هەڵسێ بەیانیان ئازارەکەی زیادەکە بەڵام بە ئیسراحەت و بە خەوتن ئازارەکەی کەمەکە بەڵام لە ئینفلامەتەریەکە بەعکسەوەی نەخۆشەکە ئاخەوێ لە شەوانە ئازارەکەی زیاتەکەت لە ئینفلامەتەریە یعنی کە شەو ئەڵێ من دوکتۆر بە شەوان ئازارەکە دەکات هەڵاسم بە ڕۆژە گەڕێم تۆزێ گەرمە بوومە جوڵم هیچ مشکلم نامێنی ئەمە وەکو فەرقەیە چەند جۆرەکان ئەمە تەمان هۆکارەکان باس کرد جان بەرزکردنەوەی شتی قورسیە یا قەراکەی غەڵەتە یان سەرمابوونە یا ئەم جۆرە نەخۆشیانەیە جا چەند جۆرێکی کەمانەیە دەرەگەل جەناب پرسیاری کرد هەبێ بپرسی ئەنجا من ئەچمە سەر جۆرەکانیشی زۆر باشە کاکتۆر ئێمەش هەر مەبەستمانە تا ڕادێک پۆلێنی بکەین جۆرەکانی باس بکەین و هۆکارە باوەکانی باس بکەین حەزەکی بەردەوام بە جۆرەکانی باس بکەین اینجا لە بڵاوترین هۆکاریانەوە دەست ئەتوانم لە بڵاوترین هۆکاریانەوە باس
جۆرەکانی پشتێشە بکەم. جۆری یەکەم پێوترێن نەن سپێسیفیک باکپین، یعنی پشتێشەیەک کە سەبەبەکەی دیار نییە، واتە جۆرێکی دیاریکراو نییە، ئیتر بە هەر شێوازێ توش بێ. ئەمە لە 100 توانی بڵین 80 بۆ 90 پشتێشەکان ئەگرێتەوە. نەخۆشەکە شتێکی بەرز کرێتەوە، زۆربەی زۆری میکانیکەڵەمەیان حرەکەیەکی غەڵەتی کردووە، تر هەر شتێکی کرد بێت یا سەرمابوونیەکەش حرەکەی غەڵەتی کردووە، ئەم جۆریانی توش بووە. ئەم جۆریان کورتخایەنە دوایی هینە سەر تەشخیص بەچی دایگنۆز، ینی بەچی دیاری ئەکرێ نەخۆشیەکە و چارەسەرەکانیش هەمووی باسەکەین. تاوانەمان چارەسەری ئاسانترە. جۆرەکانی کە چەند شتێکمانەیە، یەکێ لە جۆرەکانی کە بابینە سەر نقطە ئەساسیەکان، یان بابەتە ڕئیسیەکان. یەکێ لە شتەکانی کە خەڵک پێڵە فەقەرات. زانی فەقەرات چییە؟ ئینزیلاق چییە؟ بەڵێ کاک دکتۆر ئەگەر ئیجازەم بدەی، خۆی بابەتی پشت ئێشە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە هەبوونی فەقەرات گازندەیەکن. خێزان نییە ئەگەر تۆ لیان نەپرسی کەسێکی تێدا نەبێ بڵێ من فەقەراتم هەیە، بە تایبەتی و کەسانی کە تا ڕادەیەک بە تەمە ناچوون. بەڵام پێم خۆشە جەنابەت لەگەڵ باسکردنی نەخۆشیەکە ڕوونی بکەیتەوە ئایا کە خەڵکێک دەڵێ من فەقەراتم هەیە چییە؟ ئەی ئینزیلاق چییە؟ فەرقیان چییە؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە و پرسیارێکی زۆر بڵاوە. زۆر کەس ئەم پرسیارە ئەکات، زۆر کەس هەیە بە غەڵەت لێی حاڵێ بووە و پێویستی بەڕوونکردنەوەی لەبەرەوەی بابەتێکی زۆر هەستیارە و زۆرینەی نەخۆشەکان بەدەست ئەم دوو مشکلەوە ناڵن، فەقەرات و ئینزیلاق کەوای پێوتر. بەس من پێش ئەوەی کە باز لەمە بکەم ئەمەیە زاراوەیان ڕاستکەمەوە بۆ خەڵکی. وشەی فەقەرات کە لەناو خەڵکا بەکارێ، جاری وایە لەناو دکتۆریشا بەکارێت، دکتۆریش بەکارێنێ، طبعاً ماوەتوبی و بەکارێنێ و خەڵکی عامیش بەکارێنێ. لەبەرەوەی خەڵک وا ڕاهاتوە زمانەکەی بۆ ژێ بەکارێن. بەڵام لە ڕووی علمیەوە، لە ڕووی زانستیەوە بۆی باسیکەین، هەموو کەسێک بڕبڕەی هەیە. فەقەرات وشەیەکی عەرەبیە، فەقەرە جەمەکەی فەقەراتە، باشە؟ ڤێرتیبرایە، هەموو کەسێک کە لە فەقەرەی لە ملەوە دەست پێکا تا کلێنچکە تا خواری خوارەوە، کۆمەڵێ بڕبڕەی هەیە لە پشتیان، لە ملەوە سێرپایکەڵی پێڵە، دوای ثۆراسیکمانەیە، لەمبەر ماڵێن ساکرەڵمانەیە، بەم جۆرە دەست پێکا لە ملەوە تا خوارەوە. ئەمە فەقەرەکانە، هەموو کەسێک فەقەراتی هەیە. ئەمە نقطە یەکەم. یعنی ئەگەروتت فەقەرات من فەقەراتم هەیە، تۆ هاتە ئەم پیاوایەتی هەموو کەسێک فەقەراتی هەیە. بەڵام نەخۆشیەکانی فەقەرات چییە؟ نەخۆشیەکانی فەقەرات بە کام جۆرەیان ئەڵێن فەقەرات، خەڵک بە کام جۆرەیان ئەڵێن ئینزیلاق. ئەمە ئەگەر نمونەیەک وەرگرین، ئەگەر نمونەیەک وەرگرین، ئەمە وەک باسم کرد لە ملەوە هەتا بەشی خوارەوەی پشت هاتووە. باشە لە ملە حەو دانەمانەیە بۆ. ئێستا تۆ چەند فەقەرە بەدەست؟ ئەمە دوو فەقەرە بەدەستەوە. ئەمانە فەقەرن. بە کوردی پێوترێ بڕبڕە، بە ئینگلیزی پێوترێ ڤێرتیبرا، بە عەرەبی پێوترێ فەقەرە. باشە؟ لە بینی هەر فەقەرەیەکە، هەردوو فەقەرەیەکە، نەکە فەقەر، لە بینی ئەم فەقەرەیە ئەم فەقەرەیە شتێکمانەیە پێوترێ دیسک. دیسک چییە؟ بە کوردی چۆن ئاماژەی پێکەن عادەتەن؟ دیسک هەر ئێستا من بۆ شەرحەکەم، دیسک وەکو شلەمەنیەک وایە، مادەیەکی لینجیە. ئێستا بۆ نمونە خی گەورە کە ئینسانی دروست کردووە، بۆ نمونە من تۆ کە ئاوا جوڵین، ئاواکەین، ئەو لینجی بینی فەقەرەکانەوە لە ئینسانەکە بتوانێت حرەکە بکات. ئەگەر بەس ئێسک بایە ئاوا بەڕێکی ئەوەستایت، ئینسان ئاوا بەڕێکی ئەوەستا، هیچ حرەکێکی نابوو، نەدەتوانی بیجوڵێنی. بۆیە ئەو کەسانی کە تووشی تەشەموعی فەقەراتە، من تەشەموعی فەقەرات یعنی ئەنکیلۆزین سپۆندیلایتس، یعنی بە بۆمبوونی فەقەرەکان، ئەم فەقەرانیان نەچنە سەریەکە و دیسکانیان نامێنن بەڕێکی ئینسانەکە ئاوا ڕێکە بێتەوە، لە جاریوا لە چەند فەقەرێکا ڕوەدا. بینە سەر فسیۆلۆجیەکە، یعنی بابەتەکە. ئەمە فەقەرەیە وەگوتم، ئەمە فەقەرەیە لە بین هەرێکیشانە دیسکەیە کە جوڵەی بەدەستە. لە پشتەوە ئەگەر سەیریکەین ئەم زەردە، ئەمە حەبلی شەوکیە، پێوترێ حەبلی شەوکیان دڕکەپەتک. ئەم دڕکەپەتکە طەبعاً لە ملەوە هاتووە، بڕبڕەکان هاتووەتە خوارەوە، لە لای حەوزە ئاوا بێ بە دوو بەشەوە یەتە خوارەوە. ینی بۆ نمونە بەم شێوەیە ئەگەر باسیکەیت لێرەیە بەڵێ بەڕانە هێتە خوارەوە بۆ پووزە. بۆیە زۆر جارەیە نەخۆشمانەیە ئێمە ئەمانی ئازاری هەیە، هیچ پشتی ئازاری نییە، نەخۆشمانەیە. بەڵام دکتۆر من ئەمانە کەچی کێشە ئەساسەکەی هیچ پشتێتە خوارە لە بۆ لەبەرەکە فەقەراتە. بەڵێ جایسە دوای باسیەکەین چۆن جایکەیتەوە لە نەخۆشی دڵ. زۆر جارەیە ئەمە پێوترێت کلاودیکیشن، چۆن نیورۆجینی کلاودیکیشن لەگەڵ ڤاسکولەر کلاودیکیشن جیاکەیتەوە. دوای باسیەکەین، حەز ناکەم جارە بچمەوە تەفاسیلەوە، با جارێ ئەمە بۆ شەرحەکەم. ئەمە وەک باسمان کرد، ئەمە فەقەرە بوو، ئەمە دیسک بوو، ئەوە حەبلی شەوکیەکەیە دڕکەپەتک بوو. ئەمە بە شێوەیەکی ئاسایی تەبعاً نۆرماڵ. ئەو حرەکەی کاجوڵەی بەم لەولایە بەدەست ئەمەیە. ئەنجا با بینە سەر نەخۆشیەکان، نەخۆشیە بڵاوەکان. بڵاوترین دوو جۆر نەخۆشی فەقەرات و ئینزیلاقە.
وەگوتم فقرات خۆی غەڵەتە بەڵام لەناو خەڵکا لەبەری وا باوەکرێ بۆیە بۆ جۆرە شەرحێکە من فقرات چی ئینزیلاق چییە فقرات خەڵک کە ئەڵێ فقرات مەبەستی لە سەوەفانی فقراتی پشتە سەوەفان چۆن تووشی ئەژنەوە بێ سەوەفان یانی چی بێ بەینگلیزی پێوترێ ئۆستیۆئارترایتس بە عەرەبی وە کوردی پێوترێ سەوەفان واتە لینجی کەمە بێ لە بینی بۆ من جومگەی ئەژنەوە کە تووشی سەوەفانە بێ لینجیتیان نامێنێ کە لینجیتیان نەما کڕکڕاکەکان داخورێن کە داخورا پێینی ئازاری تا دروستە بێ ئاوساوی تا دروستە بێ سووربوونەوە التیابی تا دروستە بێ نەخۆشەکە تەقەیە ئەژنۆی قرتەیە ئەوە پێڵەن سەوەفان واتە کڕکراکەی داخراوە کاکتۆر وەک چۆن کەسێ بە تەمەنە ئاوا و نەخۆشیان توش بڵێ تەقە و ڕقەی تێکەوت تەقە و ڕقەی تێکەوت ئەنجا پشتیش چۆن ئەژنۆ تووشی سەوەفانە بێ پشتیش فقەرەکان تووشی سەوەفانە بن سەوەفان لە پشتە یانی چی پێوترێت دیجنێرەتیڤ دیسک دیزیز یعنی ئەم فقەرانە یەکێ لە میکانیزمەکان لە سەوەفانیشە ئێسکی زیادە دروستەکە واتە کلس دروستەکە زۆر جارە بیسین هەڵە پشتی کلسی هەیە فقەرەکانی کلسی هەیە ئەم کلسە یانی فقەرات یانی سەوەفان یانی کلسەکە کە کلسی کرد ئەم لینجی دیسکە کەمە بێتەوە کە کەم بۆوە داخوران ڕوەداد جوڵە کەمە بێت ئازار دروستەکە یەکێک لە سەبەبەکانی پشتێشە بریتیە لە سەوەفانی فقەرەکانی پشت کە لەناو خەڵکە خۆی بەینگلیزی پێڵێن دیجنێرەتیڤ دیسک دیزیز یان پێوترێ osteoarthritis of the back and disc یان پێوترێ کە ئەمە دروست بوو پێوترێ spinal stenosis واتە ئەم بینە تووشی تەسک بوونەوە هەبێت باشە ئەمە لەناو خەڵکە پێوترێ فقرات ئەمە فقراتەکە زۆرینەی هاوڵاتیان ئەی ئینزیلاق چییە با ئینزیلاق شەرەکە ئەمە تەمان فقەرەیەکی نۆرمەڵ بوو بەڵێ ئەنجا ئینزیلاق دەرەجەی هەیە دیگری هەیە ئەمە ئەگەر باسی فقەرەیە بکەین باشە ئەمە فقەرەیە ئەمە دیسکەکەیە ئەمە حەبلی شەوکێکە ئینزیلاق یانی چی یانی ئەم دیسکە کەی بینین ئەگەر سوورەکە ببینن هاتۆتە دەرەوە بەڵجی کردووە بەڵج یانی چی یانی گوپیاوە بە کوردیەکەی یانی لە بینی ئەم دوو فقەرەیە دیسکەکە ئەخزێت کە خۆی پێویستە تەنها لە نێوان فقەرەکە بەڵێ پێویستە لە بینی هەردوو فقەرەکە بێ و نەجوڵا بێ بەڵام لە ئینزیلاق ئەمەیان کە ئێستا باسیەکەم پێوترێ ئینزیلاق باسی فقەراتم کرد ئەوەی کە خەڵک لە فقەرات ئینزیلاق واتە جوڵانی بینی دیسکی دوو بڕبڕە دیسکەکەی لە بینی دوو فقەرەکە ئەجوڵێت واتەیەتە دەرەوە زەخت لەم حەبلی شەوکی ئاکات واتە پرێژەرێ لەم دڕکەپەتکە دروست پەستانێ لەسەرم دیسک ئەگەر ئەو سوورە سیرکەین ئەو بڕێ لە دیسکی بینی دوو فقەرەکە کە هاتۆتە دەرەوە جاری وایە کە ئەم دیسکەیەتە دەرەوە ئەم دوو فقەرە تۆزێ ئەجوڵێن بۆیە دکتۆرەکە پێڵێت فقەری 4 و 5 جوڵاوە یا فقەری 4 و 5 نیشتووەتە سەر یەک یا دیسکی بینی 4 و 5 دەرچووە یان پێوەڵێترێ دیسک پڕۆلاپس یانی چی پڕۆلاپ جاری وایە تۆ یانی فتقێت یان هێرنێتە دیسک داین دەرچوونی ئەین دەرچووە چۆن فتق لە ناوسکە هەیە لە منتیقانەیە هەیە فتق لێرەشا هەیە ئەمە فتقە ئەوەیە لە شوێنی نۆرماڵی خۆی دەرەچێت دیسکی نێوان فقەرەکان فتقی دیسکی بینی فقەرەکان ئەمە لە ئەنجامی چی ڕوادات ئەوەی تریان با بۆی بیرم نەچێتەوە فقەرات چکە زۆر بڵاون فقەرات و ئینزیلاق بۆیە حەزەکەم زیاتر لەسەر دوانە جەخت بکەم فقەرات نەخۆشی تەمەنە ئەوەی تریان کە باسم کرد چکە بە مروری زەمن چۆن تای سیارێ وردە وەکو خۆت ئاماژە پێکرد تەقە و ڕقەی تێکەوت ئەمیش ئینسان کە ئەچێتە یعنی نابینی کەسێک تووشی فقەراتی پشت بێ لە تەمەنێکی گەنجە لە 15 ساڵی لە 20 ساڵی لە دوای تەمەنی 45 بۆ 50 ڕوەدات فقەرات ئەوەی کە باسم کرد دیجنێرەتیڤ دیسک دیزیزەکە ئەوەی کە وتم کلسەکە ئەوەی کە وتم تووشی سەوەفانە بێت بەڵام ئینزیلاق لە هەموو تەمەنێکا ڕوەدات بە تایبەتی لە گەنج یعنی کەسێکی گەنج کە تووشی پشتێشا بێ ئەبێ یەکەم شت بیر لە ئینزیلاقکەینەوە چکە بۆ سەبەبی ئینزیلاق چییە سەبەبی ئینزیلاق بریتێ لە بەرزکردنەوەی شتی قورسی ئینزیلاق تەواو میکانیکیە بە بەراورد بە بەڵێ تەواو میکانیکیە بەڵێ تەواو میکانیک ئینزیلاق پشتێشەیەکی میکانیکیە بەهۆی هەڵگرتنی شتی قورسیەوە بە زۆری من نەخۆشەکانی منەوەی کە تەجروبەم لەگەڵیانەیە لە 10 ساڵی ڕابردووە کە تووشی ئینزیلاق بوون بە زۆری لە گەنجایە ئینزیلاق 180 بۆ 90یان لە گەنجان گەڕۆکارەکەی شۆ زیاتر گەنجانەوە ئیش گەنجانیشە قورسەکە بۆ منەوە نەخۆشەکانمەوەی کە من هیستریەکانیان لەبیر مابێ بەرمیلەنەوتی بەرزکرێتەوە بەتڵەخازی بەرزکرێتەوە فەرشی بەرزکرێتەوە قەنەفەی بەرزکرێتەوە فەرشی بەرزکرێتەوە لە خانمانە زۆرتر بڵاو لە ئەنجامی ئەڵێ ئەوەم کرد یە قسە پشتێشەکەم بۆ هات یعنی بریسکەیە لە پشم مات یعنی کە هێت ئێگزامینیشنانی فەحسیەکە دکتۆرەکە دوایەوەی کە هیستریەکەی لێوەرەگە فەحسێکمانە پێوترێت سترێت لێگ ڕایزینگ تێست قاچی بەرزەکاتەوە هاوار لە پشتیە ئەمە یەکەم
تێستە بۆ تەشخیصکردنیەوە. دووەم تێست ئەشعەی ئاساییە، دواتر باسی یەکەم. جاری وایە پێویستی بە ئەشعەی تەنووری ئێماڕایەکە یەکسەرەوە بۆ دەرەخە، ئەو دیسکت بۆ دەرەخەکە بەم جۆرە دەرچوونی دیسکەکە دەرەکەوێت. واتە بەهۆی بەرزکردنەوەی شتێکی قورسیەوە ئەم دیسکە دەرەچێت، ئەم دیسکە دەرچوو جا دەرەجەی دیسکمانەیە تەنها بەڵجێکی بەسیتە، واتە تەنها گوپی داوە بە حاڵ. دیسکمانەیە دەرەجەی هەیە، چەند دەرەجەیەکمانەیە، ئەمانە کۆمپلیت بلۆکی حەبلی دڕکەپەتکە کاکە بە تەواوی. ئەگەر گەیشتەوە حاڵەتانە ئۆپەرێشنێوێت، ئەمەلیاتێوێ، نەشتەگەریوێت. ئەوەی کە کتێبە طبیەکان باسیەکەن ئەڵێ تەنها ئەم معلوماتە بۆ بینەران زۆر مهمە، تەنها لە ئەمە کتێبە طبیەکان ئاماژیان پێکردەوە ڕێک لە زۆربەی زۆری کتێبەکانە ئاماژێت بەم نووسینەوەی تەنها لە 5 ئەوانی تووشی ئینزیلاقە بن ئەمەلیاتیان پێویستە، تەنها لە 5 لە چه حاڵەتێک؟ یەکەم، ئەگەر نەخۆشەکە هەرچی دەرمانە بۆ حاڵەتە بەکاربێنین، وەرزش بکە، دای باسی وەرزشەکانەکەین، باسی ڕێنمایەکانەکەین، ئەوانی کە بۆ ئینزیلاق و فەقەرات مهمە. ئەگەر نەخۆشەکە هەرچی ڕێنمایە بەکارهێنا، دەرمانی وەرگرت، عیلاج طەبیعی کرد، مەلەی کرد، ئەمانە تەمان شتانی کرد، ئەو ڕێنمانی کە بۆ ئینزیلاق و فەقەرات دانراوە کردی، هەر ئازاری بەردەوامی هەبوو. ئەمە یەک. دووەم، ئەگەر کۆنتڕۆڵی میز و پیسایی دەدەست بە، ئەمە یەکێک لە عەلاماتە خەتەرەکان کە پێویستە یەکسەر ئەمەلیات بکات، نەشتەرگەری بکات. ئەگەر بۆ من ئێرە تا مزگەوتی سەلیم بەگەڕوا، لێرەوە لە لێرەوە چەند کیلۆمەتر بڕات، چەند جارێک دانیشە لە تاو ئازار، کەواتە ئەمە زەختی لەسەر حەبلی شەوکیەکە زۆر کردووە، معنای وایە بەڵێ. ئەنجا یەکێ لە عەلامەتەکانی کە ئینزیلاق لەبەرەوەی زەخت لەسەر حەبلی شەوکیەکە ئاکات، لەسەر درکەپەتکەکە ئاکات، ئەم درکەپەتکە وەک باسم کرد بەڕان هاتۆتە خوارە بۆ ژێر قاچ. نەخۆشەکە سڕبوونی لە ڕان و لە قاچیا بێ، نەخۆشەکە جاری وایە قاچەکانم گەرمە بێت، ژێر پێیەکانی گەرمە بێ، ئەو ژێر پێگەرم بوونە هی ئەو دەمارەیە کە ئەڕواتە خوارەوە بە ژێر ڕانە، دەمارەکە بەم جۆرە ئەلێرەوە بە ژێر ڕانەیەتە خوارەوە بۆ ژێر پێیەکە، کاتە خوارەوە بۆ ژێر پێیەکەی، معنای وایە زەختی لێوە لەسەرە، کە زەختی لێوە لەسەر بوو سڕبوون لێوە دروستەکە، گەرمبوون دروستەکە، ئازار لە پوزەکانە دروستەکە. نەخۆشەکە وەگوتم من نەخۆشمەیە زۆر جار هاتووە وتێتی دکتۆر من بەس ئەمانەم ئازاریە. ئەنجا یەک معلوماتی کە نەخۆشی وا هەیە هەردوو قاچێگرێتەوە، نەخۆشی وایە یەک قاچێگرێتەوە، یعنی قاچەکان، یعنی نەخۆشی ئینزیلاق ئازارەکە هەیە بۆ ڕانی، هەیە بۆ پوزەکانی، جاری وایە هەیە یەک قاچەگرێت، جاری وایە هەردوو قاچەگرێت. نەخۆشمانەیە ئەڵێ من تەنها ئازاری پوزەکانمەیە، ئەڵێم ئەمە هی پشتە، جاری وایە نەخۆشەکە من ئازاری پشتم نییە دکتۆر، جاری وایە ئازاری پشتی نییە نەخۆشەکە، تەنها ئازار لە پوزەکانی، ئازار لە پوزەکانە پرزنتین سیمپتۆم، بەڵێ پرزنتین سیمپتۆمی نەخۆشەکە بێت، ینی نیشانە دەربڕی نەخۆشەکە بێت کە کێشەکەی ئەلێرەیە. ئەمە یەکێکە لە بڵاوترین کێشەکانی پشت کە پێوتری ئینزیلاق لە گەنجە، لە پیرەوە گوتم فەقەراتەکەیان کە بە خەڵک پێڵە فەقەرات کە سەوەفان ئەویان زیاتر بڵاو، لە چەند جۆرێکی تری نەخۆشی پشتێشەمانێ، بەڵام ئەمە هەرە بڵاوترینیانە ئەمانە. زۆر باشە کاک دکتۆر، پێم خۆشە دواتر باز لە هۆکارەکانی دیکەی پشتێشە بکەین، هەروەها باسێک لە وەک جەنابەت باست کرد فەقەرات و ئینزیلاقەکە کە زۆر بە جوانی شیت کردەوە، بەڕاستی ڕوونت کردەوە، باسێک لە چارەسەریەکانیشی بکەین، بزانین خۆپارێزی سەرەتا چییە ئەگەر خۆ هەبێ، پاشان چارەسەرەکەی. بەڵام پاش ناوبڕێکی کورد، خۆشەویستان، پاش ناوبڕێکی کورد و دەگەڕێنەوە لاتان. دروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین، دەرمانخانە بە باشترین جۆرەکانی دەرمان، تاقیگە بە پێشکەوتوترین ئامێرەکانی سەردەم، نەشتەرگەری هەموو جۆرە نەشتەرگەریەکی تیادا ئەنجام دەدرێت، هۆڵی لەدایک بوون، بەشی چاودێری ورد، سەنتەری ددان و جوانکاری ددان، سەنتەری پێست و جوانکاری هەموو جۆرە کارێکی پێست و جوانکاری تیادا ئەنجام دەدرێت، سەنتەری تیشک و سۆنار، ئێکسڕەی، سیتی سکان، مامۆگرافی، ئێماڕای، یەکەی نەبەکەم بۆ منداڵانی تازە لەدایک بوو، بەشی چارەسەری سروشتی تایبەت بە دووبارە ڕاهێنانەوەی نەخۆش، کلینکی ڕاوێژکاری، زیاتر لە 25 کلینکی ڕاوێژکاری بۆ هەموو پسپۆڕیەکان، قاوشی گەورە ساڵان بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە مانەوە هەیە،
قاوشی منداڵان بۆ منداڵانی نەخۆش و حاڵەتە کتوپڕەکان. بەشی هەناوبینی، سوورێنچێک، گەدا، دوانزەگرێ و سیەکان. تاقیگەی خانە و شانەزانی بۆ پشکنینی ئەو پارچە وەرگیراوانەی لە نەشتەرگەری وەردەگیرن. ژووری یاری منداڵان، چێشتخانە و کافتریا. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامم لەگەڵتان بۆ قسەکردن لەبارەی پشتێشە و هۆکارەکانی وەک لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێدا بە میوانداری بەڕێز دکتۆر سۆران محەممەد غەریب، سپۆری هەنایی ڕۆماتیزم. زۆر باشە کاک دکتۆر، باسمان لە دوو هۆکار، دوو نەخۆشی زۆرباوی پشت ئێشە کرد کە یەکێکیان فەقەرات بوو، ئەوی تریان ئینزیلاق. جەنابەت بە جوانی ڕوونت کردەوە کە ئەمانە چین، نیشانەکانیان چییە. ئەگەر بە کورتی باسێک لە چارەسەر یاخود خۆپارێزی و چارەسەری ئەم دوو حاڵەتە بکەین، فەقەرات لەگەڵ ئینزیلاق. ئایا ئێمە ئەتوانین خۆمان لە فەقەرات و ئینزیلاق بپارێزین و ئایا چارەسەریەکان چین، چ بە دەرمان، چ بە نەشتەرگەری تا ڕادێک باست کرد، یاخود بە چارەسەری سروشتی؟ طبعا وەک جەنابەت ئاماژەت پێ کرد و بە تەفاسیل باسمان کرد، فەقەرات و ئینزیلاق یەکێکن لە بڵاوترین نەخۆشیەکانی پشتێشە نەکەن لە وڵاتی ئێمە لە سەرانسەری دنیایە. ینی بڵاوترین جۆری پشتێشن پشتێشەی کەمانەیە، بەڵام ئەوانیتر بۆ ڕادەیە زۆر نین. لەبەرەوە پێویستە بە درێژتریان بە تەفاسیلتر باس لەمانە بکرێت. پێشەوەی باس لە هۆکاری بە چارەسەر و لە ڕێنمایی خۆپارێزەکان بکەم، حەزەکەم بە کورتی باس لەوە بکەم چۆن تەشخیسەکرێت نەخۆشێک ئەمەیە، چۆن تەشخیسی بکەین یاخود دیاری بکەین، دەستنیشانی بکەین ئەم نەخۆشیە هەیە. پێش ئەمە شتێ مێژووی نەخۆشیەکە نەخۆشەکەیت بۆ لات پشتێشەکەمێ، پشتێشەکە چۆنە، لە کێوەیە، یەتە خوارە بۆ قاچەکانت سڕبوونی لەگەڵایە، بەس ئازارە، شەوان خەبەر دەکاتەوە لە خەو، بەس بە شەوکەیە بە ڕۆژەیە لە کاتی ئەمانە چەند پرسیارێکە زۆر گرنگە دکتۆرەکە لە نەخۆشەکەیەکە بۆی بتوانێت بگاتە شتێک لە مێشکە. ئەمە تقریبا 50 بۆ 60 دەتوانێت لە مێشکە زانیاری کۆ بکاتەوە. پاشان پزیشکەکە بەپی ئەو مێژووی کە نەخۆشەکە داوێتی پێی فاسی نەخۆشەکە پشکنینی سەریری بۆ نەخۆشەکە ئاکات، لەسەر مێزی پاڵکەوتن نەخۆشەکە پاڵەکەوێ کۆمەڵە تێستی بۆکە بۆی دەرەکەوێ ئایا ئینزیلاقە، ئایا فەقەراتە، ئایا پشتێشەی ئاسایی، یا هیچ نەبێ گومانێکی لە سەدانەوە. بەڵێ ئەمە تقریبا لە 100 تا 10 بۆ 20 تر زانیاریە دا بە پزیشکەکە. دواتر ڕەنگە پزیشکەکە پێویستی بە کۆمەڵێشتی کە بێ، لەوانە ئەشعەی ئاسایی. زۆر جارەیە پێویستیشمان بە ئەشعە نییە، پشتێشە جاری وایە هاوارێکە خۆی پێویستمان بە ئەشعە نییە، لەوانەیە پێویستمان بە ئەشعەی ئاسایی دێ کە پێڵێن ئێکسڕەی. یعنی حەزەکەم یەک نقطە بکەم بڵێم لێرە، ئەم نقطەیە زۆر مهمە بۆ هاوڵاتی نەخۆشی ئێمە، زۆر حەسی لە ئەشعەیە، یعنی لە خەستەخانەکان بەتایبەت یەتە ژوورەوە پێشەوەی قسە بکات دکتۆر ئەشعەیەکەمە بنووسە. بەڵێ پێشەوەی ئەوە یەکێکە لە دەستەکانی ئێمە کار زیاتر. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە نەخۆشەکە پێش ئەوەی بیانی بڵێ چۆ مێژە لە دکتۆر ئەشعەیەکەمە بنووسە. هەر تۆ جارە قسە بکە، ئێمە دکتۆرێکمانە بوو هەموو جاران ئەیگرت ئەمە نەخۆشیان تۆ نەخۆشی ئەشعەیەکەیەکڕێ، ئەمە نەخۆشیان تۆ نەخۆشی. ڕاستە تۆ بێ جارێت زۆر جار هەیە ئێمە نەخۆشە، من خۆم زۆربەی زۆری نەخۆشەکانم تا بتوانم نانێرم بۆ گرتنی ئەشعە، بتوانم بە فەحسی دەست و بە مێژووی نەخۆشەکە تەشخیسی کەم، چکە ئەشعە وەکو ڕیسک فاکتەرێک وایە بۆ کۆمەڵی نەخۆشی تر تۆ بۆ خۆ دەدەی دەبەر ئەو تیشکە ئەگەر زەڕور نەبێت. لەوانە شێرپەنجێ، بەڵێ شێرپەنجەیە بە سەلمێنراوە بۆ خۆ دەدەی دەبەرەوە ئەگەر زەڕورە، بەڵام ئەگەر زەڕور بێ پێویستە. خۆی گرفتەکە لێرەدایە کاک سۆرۆر جەنابیشت ئاماژەت پێدا نەخۆشەکانی ئێمە تا ڕادەیەک بەداخەوە ڕەنگە بەهۆی نزمی ڕۆشنبیری تەندروستی خۆمانەوە هاوڵاتیانی خۆمانەوە بێ، خۆی وەک جەنابەت باست کرد داوای ئەکات لە کاتێکدا ئەگەر پێویست بکە ئەوە ئیشی پزیشکە، لە کاتێکا پێویستی بە تیشکە، لە کاتێکا پێویستی بە تیشکی سەروترە بڵێن گرانبەهاتر و قورستر. جاوە گوتم جاری وایە ئەشعەی ئاساییەوێت، جاری وایە بە ئەشعەی ئاساییەکەش دەرناچێت بۆ ئینزیلاق. زۆر جارەیە جۆری ئینزیلاقەکان بە ئەشعەی تەنووریە پێوترێ MRI
دیاریەکرێت ئایا دەرەجەی ئینزیلاقەکەی چەندە چەندێ حەد تەسیری لە دڵکەپەتکەکەی کردووە چەندێ ئەو دەرچوونی دیسکە زیاتر تەسیری لەوە کردووە و حاڵەتەکەی بۆ دیارەکرێت یاخود یەک نقطە هەیە لێرە حەزەکەم ئاماژەیەکی پێ بکەم وەکو لە جۆرەکان پێشەوەی باسی چارەسەرکەم من تەواو وەکو تەشخیصەکانی زۆر جار هەیە ئەم نقطەیە زۆر مهمە نەخۆش پشتێشەی هەیە نابێ هەنێشت لێ بکات وەکوتی من نەخۆشێکم بۆ هاتەبوو لەم ماوەی پێشوە پشتێشەی هەبوو بەڵام هیچ کێشەیەکی فەقەرات و ئینزیلاقوانی نەبوو دوای وەرگرتنی بۆیە ئەڵێم پشتێشە ڕۆماتیزم ڕۆماتۆلۆجی خۆی جارێ خەڵک تێ ناگات جاری وایە بە من ئەڵێن خەڵکی بە من ئەڵێ ڕۆماتیزم لەکوێ و هەناوی لەکوێ وانە ڕۆماتۆلۆجی یەکێکە لە سەب سپێشاڵتی بینیزانی بەشەکانی هەناوی باشە زۆر جار هەیە نەخۆشیەکە زۆر ڕەبتە تۆ گەر دکتۆرێکی هەناوی باش نەبی نازانی دکتۆری ڕۆماتیزمی باش بی ئەمە لە هەموو عالەمە وایە هیچ دکتۆرێکی ڕۆماتیزم نییە دکتۆری هەناوی نەبێت لە عالەمە بۆ ئەمە یەک دووەم من حەزەکەم ئەو کەیسەت بۆ باسکەم نەخۆشێک هاتە لە پیاوێکی بەتەمەن پشتێشەیە بوو هیچ کێشەی لەمانی نەبوو دوایەوە زۆر جارەیە دکتۆر جگە لە ئەشعە پێویستی بە فەحسی خوێنە بێ کۆمەڵی فەحسی خوێنمان بۆ نارد وەکو هیستری کە مێژوونەوە دوای دەرچوو کانسەری پرۆستات واتە شێرپەنجەی پرۆستاتیە بوو میتەستەسی کردبوو لە پشتیا واتە شێرپەنجەکەی دابووی لە پشتی تووشی پشتێشەی کردبوو یەکی لە سەبەبەکانی پشتێشە بریتیە لە نیشتنی دووەمی سەرەت شێرپەنجە لە پشتا دەرەکەوێت بە پشتێشە دەرەکەوێت بەڵام نامەوێت خەڵکی بترسێنم پشتێشەیەکی بڵێ سەرەتانمە ئەم حاڵەتەیان یەکێک لە هۆکارەکان بەڵێ یەکێک لە هۆکارەکان کە پێم وابێ کاک زۆر بەشێکی زۆری شێرپەنجەکانیش ئەڕۆن بۆ پشت بەڵێ زۆربەی زۆریان لە پشتا بۆ نمونە لیمفۆما هاتە شێرپەنجەی لیمفەگریەکان لیوکیمیا پرۆستاتی کانسەر ماڵتیپڵ مایلۆما ئەمانە یەکێکن لەوانەی کە لە پشتا یەکسەر سێکەندەریەکان واتە دووەمی شێرپەنجەکان کە ئەنیشێن لەو شوێنەیە لەبەرەوە دکتۆرەکە ئەگەڕێ ئێمە PSA مان بۆ نارد کە بۆ فەحسی پرۆستاتی کانسەرەکرێت ئەنی شێرپەنجەی پرۆستات دەرکەوت سەروی سەد یەکسەر ئیندیکیشنی ئەوەیە کە ئەمە کانسەری یانی شێرپەنجەی پرۆستاتیە بەبەستم لە قسەیە لێرە ئەمە مهمە ئەنجا پشتێشەیەک کێشدابەزینی لەگەڵ بێ زۆر مهمە پێویستە بە ئینگلیزی پێڵێن ڕێد فلاگ یعنی لەم حاڵەتەیە پێویستەکە زۆر وریابی لەو پشتێشەیە بیر لە فەقەرات و ئینزیلاق ناکرێتە لەو حاڵەتە ئەگەر تای لەگەڵ بێ زۆر جار هەیە سیل تیبی لە پشتا درست زۆر جارەیە ئینفێکشنەوە ئۆستیۆمالایتس تەشەمعی فەقەراتەکەم باس کرد ئەنکیلۆزین سپۆندیلایتس زۆر جار هەیە نەخۆشیێکمانەیە پێوترێ باسی ئەوانەکەم جاچمە سەرەوە ئەگەر تای لەگەڵا بوو نەخۆشەکە پێویستەکە وریابی کۆمەڵی فەحسی کە هەیە لە خوێنە بۆی نەخۆشەکە ئەگەر کێشدابەزینی لەگەڵ بوو هەندێجار کاک زۆرۆک ئاماژەی پێدی جەنابێت برۆسیلۆزس ڕەنگە دەرچێت بەڵێ زۆر جارمانەیە من نەخۆشمانەیە برۆسیلۆسس هەیە بە پێڵڤیک پێینە پێڵڤیک پێینە هەمووی ماڵتا بۆی لای هاوڵاتیان بەڵێ هەمووی ماڵتا نەخۆش هەمووی ماڵتا نەخۆشی کەمانەیە ئەمەشیان بڵاوە لە دوای فەقەرات و ئینزیلاق ئەمەیان بڵاوە پێوتری ئۆستیۆپۆرۆسس یعنی فشەڵبوونی ئێسک یاخود لە خەڵکە ئەمەیان لەوانەیە بڵاوتر بێ هیشاشەی عیظامی پێڵەن هیشاشەت العیظام زیاتر لە پیرا ڕۆدا ئەمە یا ئەوانەی کە حەپی ستیرۆی زۆر بەکارێنن پردنیزۆڵۆن زۆر بەکارێنن بۆ هەر نەخۆشییان ئەوانی کە ڕبوویانی ئەوانی کۆمەڵی نەخۆشی ڕۆماتیزمیانێ پردنیزۆڵۆن زۆر بەکارێن ستیرۆی زۆر بەکارێنن ئێسقانەکانی تووشی فشەڵبوونە بێ یەکێک لە سەبەبەکان لە پشتیشانە تووشی پشتێشا بن بەهۆی ئۆستیۆپۆرۆسەکەەوە بێ یعنی کە نەخۆشەکە لە وەرزی سەرمایان ڕوان لە سەوڵ بەندان وانەیە کە بکەوێت یەکسەر تووشی فراکشەر یعنی شکاوی بێت لە ئێسکەکانیان لە پشتیا بێ ئیتریان لە ڕانیا بێت زۆر جارێ نەخۆش تووشی شکانی حەوزە بێت کاتە پێویستەکە حەوزی گۆڕی کۆمەڵەش دێ ئۆستیۆپۆرۆسس ئۆستیۆپۆرۆزە کاک زۆر بۆ ئەوەی لەسەری بۆسین کەمێک بەدەر لەوەی کە بە کاریگەری لاوەکی هەندێک دەرمانی وەک ستیرۆیدەوە دروستە بێت لەگەڵ تەمەنیشا هەر خۆی وەڵە نۆرمال پرۆسێسێک لەگەڵ تەمەنیشا احتیمال لە ڕوودا بەڵێ هەموو کەسێک لە دوای تەمەنی 75 ساڵە پێویستەکە پشکنینی ئۆستیۆپۆرۆسس بکات بە دێکساسکان پشکنینەکە پێڵەن دێکساسکان جیازێکە تەمەن لە قسەخانی جمهوریەکە هەیە لە قسەخانی شۆڕشیش هەیە لە ئەیادی دکتۆرێکیش هەیە باشە ئەمە وەکو ئەو پشکنی ناکات ئەمە کتێ بەڵێ ئەبێ هەر هەموو کەسێک لەسەری 75 ساڵە بێ بیکات هەموو کەسێک یعنی لە تەمەن یەکێکە لە هۆکارەکان ئەوەی جەنابەت باس کرد ئێسکان فشەڵە بێ لەم کاتەیە کەسەکە پێویستی بە کالسیۆم و ڤیتامین دی هەیە یەکێ لە سەبەبەکانیان ئەوەیە کالسیۆم و ڤیتامین دی لە ئێسکەکانیانە لاوازە بۆیە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانمانەکەین کە ئەو خواردنانی کالسیۆم و ڤیتامین دییان تیا زۆر بەکاری بێن بۆ تەندروستی پشتیان ئێسکیان وەکو ماست پەنیر شیر هێلکە سنی مریشک ماسی قارچک مۆز
خۆدانە بەرخۆر ئەمانە زۆر گرنگە ڤیتامین دی لە ئێسکیان ئێسک و پشتیان بە قوتەکە جا با بینە سەر چارەسەر و ڕێنمایی و خۆپارێزی ئەمە تەمان زۆربەی زۆری بابەتەکانی پشتێشە و جۆرەکانی و بڵاوەکانیمان باس کرد کاکتۆر ئەگەر لە چارەسەرەکانەوە لە فقرات و ئینزیلاقەوە دەست بکەین زیاتر لەبەرەوەی ئینزیلاق و فقرات زۆر باوە ئێمە کۆمەڵێت ڕێنماییمانە یەکەم شت بە ڕێنماییدا کتێبی ژوا باسەیە کات کتێب پزیشکەکانی ژوا باسە یەکەم شت ڕێنماییە دواتر دەرمان دواتر چارەسەری سروشتی دواتر چ کاتێ نەشتەرگەری پێویستە ڕێنماییەکان بۆ کەسانی فقرات یان ئینزیلاقیانەیە چییە یەکەم پێویستە کێشیان دابەزێنن ئەو کەسانی کە قەڵەون پێویستە کێشیان دابەزێنن بۆچی لەبەرەوەی کێش یەکێکە لەوانەیە کە فقرات و ئینزیلاق زیاد دەکات بین ئازارەکەی زیاد دەکات ئەمە یەک دووەم جگەرە کێشان بەحث کراوەتەوە زانی بەحث کراوە یەکێک لە سەبەبەکانی پشتێشە جگەرە کێشان پێویستە جگەرە ڕابکردن دووەم حتا حاڵەتی سایکۆلۆژیکەڵ ئەڵێ پشتێشە دروست دەکات بەڵێ لایانی دەرونی ئەنجام پێویستەکە ئەو نەخۆشە لەسەر کورسی نوێژ بکات بەڵێ چەمانەوە خەتەرە چەمانە ئاوا خەتەرە بێ ڕێک بێت بۆ یاڵێ لەسەر کورسی نوێژ بکە تەواڵێتی غەربی بێ باشە چونکە نوشتانەوەی تیا لە کاتی تەواڵێتە نوشتانەوەی فەقەرەکانی پشت خەتەرە نان خواردنی پێویستەکە لەسەر کورسی بێت یەکێک لە شتە زۆر زۆر موهیمەکان تەمان ڕێنمایانە بۆ ئینزیلاق و فەقرات بۆ هەردووکیان ڕاست پێویستە ئەو کەسە بە هیچ جۆرەشتی قورس بەرز نکاتەوە لە 5 کیلۆ زیاتر مەمنوعە بۆی هەتا شتی قورس بەرز کاتەوە تووشی حاڵەتەکە بێ ئەتاکی حاڵەتەکانی ئەو حاڵەتی لێت دروستە بێتەوە ئینزیلاق و فەقرات بۆ معلوماتی بینەرانی بەڕێز نەخۆشیەکی کوشندە نییە نەخۆش دووچاری شوێنی کە کافتێتە ناو ئینتێرنەڵۆرگانەکانی کەوە وەکو نەخۆشی ڕۆماتیزمیەکان یعنی نەخۆش ئەگەر هەی بێت تاکە شتێ ئازارە ئەگەر تو ئازارەکە نێڵی بۆ ڕێنمایانە دروست بێت کەواتە هیچ کێشەیەکی گەورەی بۆ دروست ناکە بڵێ ئەدا لە دڵی ئەدا لە جگەری ئەدا لە گورچیلەی تەنها ئازار و دیسئیبلیتی بێت تا ڕادێت لە کار و پیشەکەی دووری بخاتەوە بەڵێ ئەمە یەکێکە لەوانی کە تۆ پێویستەکە ڕێنمایی و عیلاج بێ بە نەخۆشی پشتێشە بەڵام مەرج نییە وە گوتم هەموو نەخۆشێکی پشتێشە ئەمەلیاتی پێ وە گوتم ئەبێ کێشی دابەزێنێ نوێژی لەسەر کورسی نان خواردنی لەسەر کورسی تەواڵێتی غەربی شتی قورس بەرز نکاتەوە سەرمای نەبێ ئەنجا شێوازی نووسن زۆر موهیمە ئەمە بۆ خەڵکی زۆر گرنگە شێوازی نووسن بۆ ئەوانەی ئینزیلاق و فەقرات یانێ هەردووکیان تەمەن پێویستەکان لەسەر پشتیان لەسەر لا بخەون زۆر خەتەرە لەسەر دەم بخەون نابێت لەسەر دەم بخەون هەر لە دینیشە لەسەر دەم خەوتن شێوازێکی نادروستە لەسەر لای ڕاست بخەون باشترە لەسەر پشت ئەم دوو حاڵەتە ڕێگە پێدە لە سیارە لێخڕینە شۆفێریە نابێ ئاوە پشتیان ئاوا خوارکەنەوە بەم جۆرە ئەمە یەکێکە لە حاڵەتە خەتەرەکان کە پێشێژە پێویستەکە بەڕێکی دانیشن ئەمە لەوانەیە کە ڕۆژانە هەموو زۆربەی زۆرمان شۆفێریەکەین پێویستە ئەم نقطەیە زۆر ئەگەر پشتێک یان گۆشەیە بکەنە ئێرەشیان زۆر باشترەوانی کە ئینزیلاق و فەقراتیانێ بەم شێوازە لە نێوان پشتیان و کورسیەکەیە بەڵێ پشتیان و کورسیەکەیە بۆ شۆفێریکردن بۆ دانی بۆ بەرزکردنەوەی شتی قورسی بۆ بەرزکردنەوەی بۆ منە دایکێکە مناڵی هەیە بەرزیەکاتەوە بەرزکردنەوەی شتی قورسی بخۆی باشترە بەرزی نەمەست ئەگەر ناچار بوون بە دانیشتنەوە بەرزی کاتەوە یعنی بۆ نمونە بەم جۆرە ئاوا بەرزی کاتەوە نەک ئاوا بۆی بنوشتێتەوە بەڵێ واتە شێوازی بەرزکردنەوەی قورسایەکان یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکان کە زیادیەکە هەنی ئەم ڕێنمایانە ئەنجا یەکێک لە شتە زۆر گرنگەکان بۆیان ئەمە زۆر موهیمە مەلەکردنە زۆر کەس لەوانەیە بپرسێ من مەلە نازانم مەلەش نەزانی کێشە نییە زۆربەی زۆری مەسبەحەکان شوێنی تەنکیانەیە لەو شوێنەیە بەس بە ڕۆشتن و جوڵەی دەست و قاچ باشترین وەرزش بۆ فقرات و ئینزیلاق کێشەکانی ئێسک حتا ئەسەوەفانی ئەژنۆکان ئەوەی کە لە سەرچاوە تازەکانە باسەکرێ پێوتری هایدرۆثێرەپی هایدرۆثێرەپی یانی چی ئەین چارەسەر بە ئاو ئەی من خۆم وەکو خۆم نەخۆشم هەیە یەک دەنک حەپی پاراستۆلیشم بۆ نەنووسیوە بەس بە یەک مانگ مەلەکردن چاک بۆتەوە کە لە حاڵەتێکا بووە بە دوو کەسێ ناوێنە ئەلیادایانە وەکو تەجروبەی خۆم وەکو کتێبیشەوە شتێکی تریش لە عیلما باسی کردووە هایدرۆثێرەپی یعنی چارەسەر بە ئاو یەکێکە لە بەشەکانی فیزیۆثێرەپی کە لە عالەمە یەکێکە لە شتە باوەکان ڕەنگە ڕێگای دیکەی چارەسەری سروشتی هەبێ بۆ بەڵێ سەر باسی کۆمەڵە چارەسەری سروشتی شەکەم بەڵام ئەمە ڕێنمایی گشتی بوو ڕێنمایی گشتی بۆ فەقرات و ئینزیلاق و کێشەکانی ئێسک ئەنجا با بینە سەر
بەشی دووەم دەرمانە تەمان دەرمان باشترین شت ئەوەیە دکتۆرەکە پاراستۆڵ دابە نەخۆش بۆی هەم بە تایبەتی بۆ تەمەتەمەنەکان گروپی ترمانیە نەن سیرۆدەڵ ئەنتیئینفلاماتۆری درەگەکان ئەمە بێ وریابین لە هەندێک حاڵەتی قورحە و لە هەندێک حاڵەتی نەخۆشیەکانی دڵ ئەنجا موشەمای ئازارمانەیە جێڵی چەورکردنمانەیە ئەمانێت جاری وایە پێویستی بە دەرزیەک ئەمەوەکو ئازارشکێنەکانی نەخۆشەکە مەسڵ ریلاکسانتمانەیە حتا جاری وایە ئەنتی دیپرێسان درەگەکانی ئەتوانی بەکاربێن بۆ پشتێشە لەسەر چاوەکانە باسکراوە لە دوای دەرمان شتێکی زۆر گرنگ بۆ پشتێشە بۆ ئینزیلاق و فەقەرات بۆ هەردووکان بریتە لە فیزیۆتێراپی یانی چارەسەری سروشتی ئەمە یەکێکە لە هەر ڕێگا گرنگەکان لە مەسەلەی چارەسەری پشتێشەیە لە عالەمە ینی برێوێکی زۆر بەمە درراوە ینی گرنگیەکی زۆر بەم بابەتە درراوە چەندەها سنتەری گشتی لە عالەمە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا ئێستا زیاتر ئەگەڕێنەوە بەم جۆرە چارەسەرە ئەم جۆرە چارەسەرە چەندین جیازی تایبەت هەیە لەگەڵ بەرەو پێشچوونی زانستا جیازی باشتر و بەقووەتر دروستکراوە بۆ چارەسەرکردنی ئەوانە بۆ نمونە ئەوانەی کە هەیە جیازێکمان هەیە پێوترێت تێنس چییە تەزووی کارەباییە ئیدا لەو شوێنە ئەم تەزووی کارەبایی چییە ئەو پەینە نایڵە لەو شوێنەیە مەسەڵەکە ئازارەکە نایڵە ئەم شوێنە تەزووی کارەباییە بە جیازێک پێوترێت تێنس جۆرێکی کەمان پێوترێت ئینفراڕێد تیشکێکی سوورە ئینفراڕێدە ئەدا لەو شوێنە ئەمیش مەسڵەکان هەمووی خاوەکاتەوە ئەو ئازارە نایڵێت جۆرێکی کەمانە پێوترێت تراکشن دوو جۆر تراکشنمان هەیە لێرە لەم تراکشنە بیری شتێکم کەوتەوە کاتمان ما بێت دواتر تۆزێک لەسەر ئەوەشە دوێم تراکشن چییە سەحبی پێڵن سەحبمانەیە ئەوانەی کە تووشی ئینزیلاق و فەقەراتە بن نەخۆشەکە سەحبەکات جیازە چەندها جۆری جیازی سەحبمانە ینی فەقەرەکانی ڕاکێشێت بە جیازە دقەیە دەیتێ بۆ منە 20 دقە یان 15 دقە ئەیدێتێ بە پێی جۆری ئینزیلاقەکە ڕایەکێشێت ئەمە یەکێکە لە فیزیۆتێراپیەکان کاک زۆر هەر لەو سەبارەت بۆ خاڵە ئێمە هەندێک جار لە تۆڕی کۆمەڵایەتی ڤیدیۆ دەبینی ڕەنگە مەبەست لەو تراکشن و ڕاکێشانە بێت لە جێگایەکی غەیرە پزیشکی یان باڵێن نایاسایی کەسەکەی بە پێچەوانەوە هەڵواسی و قاچی بە پەتێکەوە و اینجا لە خوارەوە ڕایەکێشن بە حساب بۆی فەقەرەکان ئەم ڕێگەی هیچ زانستیە یاخود ئەمە بە هیچ جۆرە زانستی نییە ڕێگەی سەحب یەکەمە بێت دکتۆرەکە تەشخیصی کە ئینزیلاقی هەیە بۆ زیاتر بۆ ئینزیلاق بەکارێت تراکشن دووەم چ جۆرێکی ئینزیلاقە هەندێکیان حاڵەتەکەی خراپترە کە ئاکرد تاوت زەختی کرد بێت لەسەر حەبی یان هەنێک کشتمانەیە کابرایەکی ئاوا نازانێت کۆنترائیندیکیشن چییە ئێمە هەنێک حاڵەتی کۆنترائیندیکیشنمانەیە بۆ ئینزیلاق بۆ تراکشن عفو بۆ سەحب بۆ منەکە نەخۆشەکە ئۆستیۆپۆرۆسیسی هەبێ کۆنترائیندیکیشنە نەخۆشەکەی فشاڵی ئێسکیە تۆ بۆی بکەی یەکسەر ئێسکەکانی شکێنیت یعنی ئەو حاڵەتانەی کە کەسێک بە دیوارێک هەڵاواسی و بە دارێک هەڵاواسی ئەمە هاوڵاتیان وەکو معلوماتێک بۆیان دوورە لە عیلمەوە دوورە لە ئەخلاقی پزیشکیەوە ئەوەی شیکات نەزانە چکە زۆر حاڵەتەیە لەوەیە تووشی شتی خراپتریە کات تراکشن جیازی تایبەتی خۆی هەیە دقەی تایبەتی خۆی هەیە کاتی تایبەتی خۆی هەیە بە پێی جۆری ئیندیکیشنی هەیە لە هەندێک حاڵەتە نابێ بکرێ و بێ بە جیازی تایبەت بکرێ نەک بەوانە ئەگەر پێویستی کرد طبعا ئەمەش ئەمە ئەو ئەنجا زۆر باش کاک زۆر ئەگەر چارەسەری دیکەما بێتەوە تەنها لە چەند خولەکێک کاتمان ماوە باسییان بکەی بۆ بە تایبەت بۆ ئینزیلاق و فەقەرات بەڵێ لە فیزیۆتێراپیەکان کە پێوترە عیلاج طبیعی واسی تێنسم کردین فراڕێد و شتێکمانە پێ مەساج جیازی هەیە مەساجەکات بە جیاز مەساجی بۆ کرێ بۆ حاڵەتانە جاری وایە دەرزی سینیش باس کراوە ئەکیوپەنکچەر ئەمەش باس کراوە لە چارەسەرە بەس من خۆم وەکو شەخسیان زۆر حەزم لێ نییە چەند لە بەحسا باس کراوە ئەنجاوە گوتم تەنها لە 5 ئەمەلیاتیان نەوێت بەس یەکم ئاماژەیەکی بەسیط حەزەکەم لێرە بیرم نەچێتەوە لەبەروی فەقەرەکان لە ملەوە دەست پێکەن تا خوارەوە ئینزیلاق و فەقەرات لە ملی شارڕۆدا بۆ معلوماتی جەنابەت نەخۆش هەیە یا حەزەکەم ئاماژەیەکی بەسیط لەم کۆتاییەوە خەڵک زۆر مۆبایل بەکارێن ئێستا یەکێ لە سەبەکانی ملی ئێشە بریتیە لە بەکارهێنانی مۆبایل یان سەردانەوان نی زۆر ئەم سەردانەوانەکە خەڵک بۆ مۆبایل سەر زۆر دانەوێنێ یان ئەو کەسانی خەیاتن یانەوەی حسابات زۆرەکەن تووشی ملیێشا بن ملیێشەش مەرج نییە هەموو ملیێشەیەک فەقەرات یا ئینزیلاق بێ بەڵام فەقەرات و ئینزیلاق چۆن لە فەقەرەکانی پشتا ڕوویدا زۆرترینی ئینزیلاق لە مەنتیقەی لەمبەرا ڕۆدا لە 4 و 5 فەقەرەی 4 و 5 یان 5 یەکە لە ملیشە لە بینی 6 و 7 ڕۆدا تووشی ئینزیلاق بێت چۆنەوە تووشی ئینزیلاق بوو بە هەمان میکانیزم تووشە بێ چۆنەوە تووشی فەقەرات بوو واتە تووشی سۆفان بە هەمان شێوە تووشە بێ نەخۆشەکە ئەو کاتە دەستی سەڕە بێت ئازار لە ناوشانی ئازار لە ناوشان و دەستی ڕۆدا و دەستی سەڕە بێت دەسەکانی
باشترین ئامۆژگاری بۆ ئەوان ناچمە تەفاسیلیەوە چونکە کاتەکەدانەوەنەوە باشترین ئامۆژگاری ئەوەیە ئەو کەسانە سەردانەنەوێنن مۆبایلی سیرکردن هیچێکە لە سەبەبەکانی ملیێشە لەم ڕۆژانەدا لەم کاتەیە لەم لە ئێستاە هیوادارم سوودتان لەبینی بێ و سوودیان لە بابەتەکە وەرگرت بێ پرسیارێکی تریشتانەیە بەسەرچاو زۆر سپاس کاک زۆر سۆران بەڕاستی بابەتەکانت بە جوانی ڕوون کردەوە ئێمەشمە بەسمان بووم بابەتانە باس بکەین هەر ئێستا من لە کاتی بەرنامەکە کاکتور من پشتمدا بووە ئێش مەگەر دوای ئەوەی کە بەرنامەکە تەواو بوو قسەیەکی لەبارەوە بکەین زۆر باشە خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کە قسەکردن بوو لەبارەی پشت ئێشە هۆکارەکانی هەروەها چارەسەریەکان کۆتایی هات بە میوانداری بەڕێز دکتۆر سۆران پسپۆڕی هەنای ڕۆماتیزم تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن. زۆر سپاس.